لەبارەی دۆخی کێستا لە عێراق هەیە زیاتر قسە دەکەم میوانێکم لە بەغداوە لەگەڵ دەبێت بەڕێز عەباس شەتری شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز عەباس ئەم کاتت باش. ئاڵۆزیەکان لە بەغداوە دیارن ئێستا خۆپیشاندانەکان بەرفراوانتر بوونەتەوە. پێتان وایە ئایا ئەو دۆخە مەترسیدارەی کە پێشبینی دەکرا بگاتە لووتکە ئەمڕۆ ڕوودەدا؟ والله الحقيقة هو كانت متوقع لراستيدا ئەمە تەواقع کراو بوو بە شێوازێک لە شێوازەکان، بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە پێشبینیمان دەکرد تێپەڕی داوە، چونکە کێشەی سەرەکیەوەیە کە بەڕاستەوخۆ لە نێوان ناوچەی کەسێک تیاری سەدڕی و لایەنگرانی لەوێن و هەروەها ڕەوشێک دروست بوو لە نێوان ئەوان و لە چوارچەوەی هەماهەنگی پێویستە کە مەساری پرۆسەی سیاسی دیار بکرێ و سەید سەدر محەممەد شیا سوودانی ناوێ و ڕەتی دەکاتەوە و هەروەها بابەتی کشانەوە 73 کورسی چی لێدێ، بەڵام سەید سەدر ناوێ لە پرۆسی سیاسی دوور بێ، دەوێ بەشێک بێ لەوێ بێ هەتاوەکو ئەگەر جادەش بەکار بێنێ وەکو ئێستا کە جادەی جوڵاندووە و چوونەتە ناوچەی کەسکەوە و هەروەها پەرلەمانیشیان گرتووە و ئەمەش ڕەوشەکەیش لەژاندووە و چوارچەوەی هەماهەنگیژیش لەژاندووە. فکریان ئەوە بوو کە چوارچەوەی هەماهەنگی فکریان ئەوە بوو کە سوودانی بکەن بە سەرۆکوەزیران لەگەڵ کورد و سوندەکانیش بەشداری پێ بکەن، بەڵام لایەنگرانی سەدر و تویتەکانیش ڕەوشەکەیش لەژاندووە وەکو ئەوەی ئێستا دەیبینن و بەرەو ڕەوشێکی مەترسیداریش دەڕوە و ئەمڕۆ ئاگەری خۆپیشاندانەکان هەیە و لەوەش دەترسین کە لە نێوان هەردوو لایەنەکە شتێکی دیکەش ڕوو بدە ئیلا ئەگەر بەڕێز کازمی وا بکە کە لایەنگرانی چوارچەوەی هەماهەنگی لە شوێنێکی دیاری کراو بن و هیچ ڕوونەدا لە بینی هەردوو لایەن داوا لە خوددا دەکەین کە عێراق بپارێزێت باشە. بەڕێز عەرەب و شیعە و کورد و پێتان وایە دۆخی شەقامی عێراقی تاکەی ئەتوانێت بەم شێوەیە بەردەوام بێ، خۆپیشاندەران لە نێو باڵاترین دامەزراوەی دەستوری واتە پەرلەمان بن، پەرلەمانتارانیش لە ماڵەوە بن، ئەم دۆخە تاکەی بەردەوام دەبێت؟ من پێم وایە لەم دوو ڕۆژەدا لەم دوو ڕۆژانەی کە دادێن بابەتەکە سای ببێتەوە کە هەموو لایەنەکان سەرکردان پێکەوە هەوڵ دەدەن مەرجعیەی دینی کە کاری خۆی دەکات نایڵن هیچ فتنەیەک ڕوو بدات و هەروەها لانی ناو دەوڵەتی و هەرێمیش و هەروەها دوو ڕۆژ پێش ئێستاش داوام کرد لە کەناڵێکەوە کە بەڕێز مەسعود بارزانی کەوا دەوری هەبێ و ڕۆڵی هەبێ لە پرۆسەی سیاسی کەسێکە بەڕێز مەسعود بارزانی لەلایەن هەموو لایەنەکانەوە قبول کراوە. هەتا لێرە دەبینی لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و مەسعود بارزانی ڕەنگە شتێک هەبوو بێ بەڵام قبول کراوە. فرسەی هەیە کە لەگەڵ هەموو لایەنەکانی سیاسی قسە بکامیان یەکەم دوو مەرجعی دینی کە ئەمان دەورێکی باشیان هەیە کە لە کۆتا خولەکەکاندا دەستوەردان دەکەن، بەڵام دەوڵەت ئەهەن وەکو سعودیە و ئێران و ئوردن و ئەمانە لەگەڵ کازمی لەگەڵ پەیوەندیدان و دەیانەوێت کە چارەسەرێک بۆم ڕەوشە بدۆزنەوە و عێراق نەکەوێتە دووڕیانێکی مەترسیدارەوە و دەبینی کە ئەمریکا نایەوێت کە لە عێراق ڕەوشێکی وا بێتە پێشەوە کە ڕۆژانە دەبینی 4 ملیۆن بەرمیل نەوەتە ناردەی دەرەوە دەکرێت. هەوڵدان هەیە لە هەموو لایەنەکانەوە کە ئێستا قسەت لەگەڵ دەکەم زۆر پەیوەندین بۆ دێن و باس لەوە دەکەین کەەوە چارەسەری دەبێت بۆم ڕەوشە. چەند خولەکێک پێشێستا مقتەدا سەدریش تویتێکی بڵاو کردەوە ڕێی وەزیرەکەیەوە کە گفتوگۆ ڕەنگە بێتە پێشەوە و هەروەها نێتی ئەمەیان هەبووە تویت بڵاوکردنەوە بەم شێوازە گفتوگۆی بە دوای دادێ.
لەلایەکی دیکەشەوە لە سەرکردە سیاسیەکان هەمویان دابنیشن تەنیا سونە و کورد و ئەمانی دیکەنە هەمویان بەیەکەوە دابنیشن و گفتوگۆ بکەن ئەنجومەنێکی گشتی یاخود سیاسی پێک بهێنن بۆ ئەوەی خاڵی هاوبەشکۆ بکەنەوە چونکە پرۆسەی سیاسی ئێستا تووشی شڵەژانێکی گەورە بووە و خوددا نەکار ڕەنگە بگاتە ڕەوشێکی دیکە باشە ئەو دۆخەمەتیدارەت چییە بەڕێز ئەباس شەتری کە پێشبینی دەکرێت ڕوو بدات ئێستا لایەنگرانی سەردە لەسەر ژەمشارەکان جگە نەجەف تێنە سەر شقامەکان لەلایەکی دیکەشەوە داوای گفتوگۆ دەکرێت سناریۆکانی بەردەم داهاتووی عێراق چیە گەر بە کورتی وەڵام بدەیتەوە لە ڕاستیدا ئێمە هەموو جار دەمانەوێت کە ئاشتی بێتە پێشەوە چونکە ئەمە وڵاتی کورد و سونە و هەموو شوێنەکانی هەمووانی دیکەیە هەرێمی کورد و عەرەبەکانەوە هەمومان مەسلحەتی عێراقمان دەوێت و خەمی هەمومانە بەڵام ئەو جیاوازیانێکی ئێستا دروست بوونەوە هەموو لایەنەکانی سیاسی و شرۆڤەکارانی سیاسی و ڕۆژنامەنووسەکان باسی دەکەن مەترسیەک هەیە من پێم وایە تاوەکو ئێستا مەترسی ڕووی نەداوە بەڵام فکری خۆپیشاندان هەیە بەڵام ئەگەر برەوی پێ بدرێ مەترسیەک هەیە کە عێراقیەکان دەترسێن لەو ڕەوشەیەکی ئێستا هەیە و بە شێوازێکی بەپەلە بچێتە پێشەوە و شتێک ڕوو بدە بەڵام سەید سەدر وا دەکە کە زەخت بکا لەسەر چوارچەوەی هەماهەنگی بەڵام کەسێکە کە عێراقی خۆش دەوێ و ئەگەر هەر ڕەوشێکی مەترسیدار بێتە پێشەوە هەردوو تەرەفەکان بەیەکەوە دەیانەوێت کە چارەسەرێک زۆر باشە بەڕێز ئەباس شەتری شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان